بەشێکمان هەیە تایبەت بە کتێبخانەیە و بەشێشمان هەیە تایبەت بە قاوەخانە و بەشی سەرەوە تایبەتە بە پەروەردە و فێرکردن زمانی ئینگلیزی و فێربوونی زمانی کۆمپیوتەر و هەر شتێک لە بواری پەروەردە و فێرکردن مەزالی هەبی ئێمە دەتوانین هاوکاریمان هەبێ. ئەو سنتەر زۆر تایبەتە بۆ تێکەڵاکردن لە بینی کلتوری ئەمریکی و کوردستان. لە مێژە ئەمریکا و کوردستان پەیوەندی باش هەیە و ئەو پەیوەندی برادرایەتی بینی ئەو دوو وڵاتەکان زۆر گرنگە. لە ئەو سنتەر حەزمان لێیە زیاتر کلتوری ئەمریکا لەکن کلتوری کوردستان تێکەڵابی لە یەکتر شتێک فێر دەبن فێرکردن. زۆر شتێکی مهمە کە تێگەیشتن زیاتر لە بینی ئێمە هەیە. ئەو سنتەر چۆن دروست بوو؟ ئەو سنتەر بە 8,000 نەفاری ئەمریکی دروست بوو. چۆن کەسی ئەمریکی زۆر پێشگیری کوردستان پارە دەدا بۆ ئەو سنتەر. هەندێک نەفار بە $5، هەندێک نەفار بە $100، هەندێک نەفار بە $1,000 حتا ئەو سنتەر دروست بوو.